ماوەستەم لە تیکتۆکی خۆم پۆستی ئەوەی یعنی ئیدی توشتی بڵاو دەکەمەوە گۆرانی شتام تا چەند گوناحبارم یعنی گوناحەکەم تا چەندە قوربانگیان بۆ هەموو ئەو کەسانەی کەوا گۆرانی شتی ناشەرعی بڵاوەکەنەوە شتێ بڵاوەکەنەوە کە نەسوودی دنیا هەیە نەسوودی قیامەتی هەیە شتێ بڵاوەکەنەوە کە خوا پێی ڕازی نییە بیر بکەرەوە تەخەیل بەس یەک تۆزیە بیرکەرەوە باشە بیرکەرەوە ئەگەر مردی چێ ئەو پۆستە ناشەرعیانە بۆ سڕێتەوە چێ ئەو گۆرانیانت بۆ سڕێتەوە کێ ئەو هەموو ڕسمە خراپت بۆ سڕێتەوە بیرکەرەوە ويحمل يوم القيامة يزرا هەر کەسێ بە هۆکاری تۆ تووشی گوناهێ ببێت گوناهی ئەو کەسەش بۆ تۆ دێ گوناهی ئەو کەسەش کەمەوە نابێت کەواتە فریای خۆتان کەون پێش ئەوەی بمرن و مردن ئەوەنە نزیکە لە گەنجەوە ئەوەنە نزیکە لە گەنجەوە ئەوەندەی نزیکە لە گەنجەوە ئەوەندە نزیک نییە لە کەسی بە تەمەن و پیاوی پیر و ژنی پیرەوە ئێمە واقعی کۆمەلگاکەی خۆمان ئەبینین ڕۆژانە دەیەها گەنج یا بە دوژمنداری ئەمرن ئەڕۆن یا لە سەیارە وەرئەگەڕێن یان ئەسووتێن یا لە خانوو بەرەبنەوە یا لە ئیش کارەبا ئیگرێ و ئەیکوژێت ئەوەی کەوا پەکەوتەیە و پیرە و نەخۆشە لە ماڵەوە ڕەنگە ئەوەندە نەمرێت بۆیە تەدارەک و ئەنفوسەکم براکەم فریای خۆتان کەون واللهی قبر و قیامەتی هەمومان زۆر زۆر نزیکە خوای گەورە باسی مردن و قیامەتمان بۆ کا بە بەیانی یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد ئەفەرمێ بەس سەیری خۆتان کەن چیتان ئامادە کردووە بۆ بەیانی چی یعنی بەیانی کەیە برای شرینم بەیانی مردنی من و تۆیە یعنی مردن ئەوەنە نزیکە خوای گەورە بە بەیانی ناوی بردووە بۆیە ئەو پۆستانی کە ناشەرعین بیگۆڕنەوە بەو شتانی کەوا کۆمەلگا ڕاستەکاتەوە کە خوای گەورە لێت ڕازی ئەبێت بە قورئان بە فەرموودە بە وتاری مامۆساکان بە فەرموودەیەک بە پۆستێکەوە سوودی ئەم کۆمەلگایی تایە سوودی موسڵمانانی تایە من وەسیەتم بۆتانەوەیە بیسڕنەوە لە پێناو خوایە و دەستکەن بە دەعوە بەلیغوا عنی وەلەو ئایە رسول الله فەرمی ئەگەر ئاەتێکیش بوو لە منەوە بیگەێنن بە کەمی مەزانن یعنی ئەو ئیدیتۆرانی کەوا ئەدیتی ئەو هەموو خەڵکە فەساد و بەڕەڵایە ئەکەن لە خوا ناترسن هەر کەسێ بە هۆکاری ئێوە تووشی تاوانی بێتاوانی ئەو خەڵکەش بۆ ئێوە دێت پاشان ئەوە چ بەرهەمێکی هەیە ئینسان ئاوا دروست نەکراوە ژیانی خۆی بە هەدەردات یعنی قیامەتی خۆی بفەوتێنێ بۆ کەسێکی تر ئەمە بەڕاستی ئەو پەڕی نەدامەت و ئەو پەڕی حەسرەتە تۆ قیامەتی خۆ دەفەوتێنی فەسادی ئافرەتێکی بەڕەڵا لەگەڵ گەنجێکی سەرسەریە حاشا لە ڕووی جەنابتان ئەوە بەڵاوەکەیتەوە ئەوە چی قیمەتێکی هەیە دوو لەش فرۆش لە شاشەیەکا وەسڵاون شەو تا بەیانی قسەی قۆڕ و چاڵەنجی ناشرین ئەکەن تۆش بڕۆی ئیدیتیان بۆکەیت و ئەنجا بەخۆت بڵێ ئیدیتۆرێکی دەرەجەیەک و بێڕکابەر ئەوە نەدامەتی ڕۆژی قیامەتە بۆیە یعنی گەنجان پێویستە بەخۆیان نابشنەوە تۆ موسڵمانی تۆ پێویستە شانازی بە دینەکەتەوە بکەیت گۆرانیشی بڵاوەکەیتەوە یعنی ئەم هەموو فەسادە چیە بڵاوەکەیتەوە لەخوا بترسە خوای گەورە ئەو تۆڕە کۆمەڵایەتیە وەڵا ئیمتیحانە تاقیکردنەوە بۆ هەر هەمومان چۆن بەکاریهێنیت ئایا لە ڕەزامەندی خوایە بەکاریهێنی یان لە تووڕەبوونی خوایە سوبحانه وتعالى الله یارمەتیت دا باشە مامۆستا دەستەکان خۆش مامۆستا دوعای خێرمانەوە کە خوای هیدایەتماندا دەست خۆش براکەم میسام قسەی بۆتم کرد بڕۆ چێڵە تۆ بەیانی لە گۆڕانی قوربانگیان بڕۆ بیسڕەوە بەسەر چاوام دەیسڕمەوە هیچ خەمە هەمووی دەسڕ گەورە یارمەتیت دا قوربانگیان قوربانت مامۆستا دەست